وڵاتانی ئەسکەندەنافیا نەرویجە سویدە فینلەندا یعنی لەوێ ئۆژداری دراوە حەشارگە کۆنەکانیان کردووەتەوە و دەڵێنە خەڵکە شمەک خواردن پاتری ئەمانە ئەمبار بکەن یعنی کەواتەمە باری ناسایی لە ڕێگەیە ئەمە زەرورە لە ئێستادا ئەوە ئەم وڵاتانە ئەم ڕێکارانە بگرنەبەر بەڵێ دووەلی سکەندەنافی چونکە زۆر لاوازە هێزی نییە ئەگەر ڕوبەڕووی ئۆروپا ببێتەوە ڕووس ئەوە باش بزانە یەکەم شۆن فلەندایە ناو فلەنداوە کە پێویستی پێەتی فلەندا بگرێت چونکە ئەو کاتە تۆ سەیری بکەی یەک مقاتعەیەکی هەیە وەکو هەرێمێ کالی نگرات کە لێنانە بسوڕێتەوە فلەندا بگرێ دەسەخاتە سەر دەریای بەڵتیق تاکو دێتە دەنیمارک ئەو وڵاتانە باش ئەزانن توانای ئەو شەڕیان نییە ئەگەر ئەمریکاوانە ئللا بێنە جواب لەسەری لەبەرەوە بۆ پاراستنی ملەتی خۆی کە شەڕ ڕوەداتن ئەبێ ئەو مەلجەانە هەمووی ئامادە بێ و خۆراک و ئەشای پزیشکی وانەی تیابێتن بۆ ئەوەی ملەتەکەی خۆی بپارێزێ لەم شەڕەیە